سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش و تەندروست و سەلامەت بێن لە هەر شوێنێکی دنیان. ئەمڕۆ دوو بابەت هەیە کە کەمترین قسەی لەسەر کرایە. هەموو ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن ناوێرن نوقەی لەسەر بکەن. بەمەش ئەوە ڕێی لە بۆ پارتی خۆشکی دەبێت گزاری بکتە کەرەگە هەولێر گوتنی. بابەتی یەکەمان باس لە نەوەی سێەمی بنەماڵەی مەلا مستەفا دەکەین کە دەڕێن بنەماڵەی مەلا مستەفا جیاوازە لە بنەماڵەی بارزانی هاوڕێ. بنەماڵەی بارزانی سێ قۆناغی هەیە. قۆناغی شێخ ئەحمەدی بارزانی کە باکترین و جوانترین خەبات کە کرابی لەو سەردەما بووە. قۆناغی پێشە و قۆناغی شێخ عەبدولسەلام بارزانیە. قۆناغی سێەم قۆناغی مەلا مستەفایە کە بە ڕێبازی بارزانی لەناو پارتیەکان مەشهورە. ئەمە ئەو سەردەمەیە کە دزی گەندەڵی تیرۆر فەرهود خراپ بەکارهێنانی دەسەڵات هەم پارتیەکان پێی دەڵێن ڕێبازی بارزانی. بابەتی دووەم هاوڕێیان یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانە کە لە مانگی 6 لە پەرلەمانی کوردستان دەرچوێنرا کە بە تەواوەتی بنەماڵەی بارزانی نەوەی سێمی بنەماڵەی بارزانی دەکاتە خاوەنی سەرخان و ژێرخانی کوردستانی. ئیتر دەستیان واڵا دەکات بە ئاسانی فەرهودی هەموو شتێکیکەم بە یاسایی. تا ئێستا دەیان کرد بە نایاسایی، بەڵام ئێستا بە یاسایی هەموو شتێک دەکەن و هەموو هێزانەی دەڤەری ساوزیش ناتوانن فزەی بکەن لە بەرەوەی پارتی بە یاسایی کراوی لە سەریامیان. ئەوە لە بەشی دووەم باسی دەکەین. سەرەتا با لە بەشی یەکەمەوە دەست پێ بکەین هاوڕێیان، هاتنە پێشی نەوەی سێەمی مەلا مستەفای بارزانی. هاوڕێیان لە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارە، هەبوونی ئۆپۆزیسیۆنێکی ساختەچی لەناو دوو کەوانە کە ناویان لە خونەیە ئۆپۆزیسیۆن، لەگەڵ هەبوونی کۆمەڵێک پەرلەمانتار کە ئێستا خەریکن هێزێکی نوێ دروست دەکەن کە پێشتر بەخۆیان هەڕابی بە بنەماڵەیی کردنی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بوونە. چەندین ساڵە لەسەر قوتی ئەو خەڵکی هەر پەرلەمانتارن. لە بێدەنجی ئەو دوانە بنەماڵەی بارزانی هەنگاو بە هەنگاو پایەکانی بەهێزکردنی دەسەڵاتی خۆی جێبەجێ دەکاتن. ئەویش بەهێنانە پێشینەوەی سێمی بنەماڵەی بارزانی. پێم خۆشە ئەمڕۆ بە تەسەسول باسی بکەین. سەرەتا لە خواری خوارەوە پێدادەین بۆ سەری سەرەوە. نیاوڕێیان هەمومان دەزانین مەلا مستەفا کۆمەڵە کوڕی هەیە. مەسعودە، نیهادە، سیهادە، ئەوەی کە مرد بابی نێچیری، ئیدریسە، لەگەڵ سیدادی، ئەوە کوڕەکانیتی. ئێستا ئەمە لە سیهادیەوە دەست پێ دەکەن. هاوڕێیان سیهاد بەر لەوەی باسی کوڕەکانی سیهاد بکەین باسی سیهاد دەکەین. هاوڕێیان بەپێ ئەو زانیاریانەی کە بەدەستە من گەیشتە کاتی خۆی کە بنەماڵەی بارزانی لە ئێران گەڕانەوە، لە ناو هەمیان نەزانتر ناشارەزاتر لە ناو کوڕەکانی مەلا مستەفای سیهاد بوو. عەمایل خان لەوەی ئیشەک لەو بۆ سیهادی ببینتەوە کردی بووە عایدی ماین و ئەسپ و ئاگای لە ئەسپ و شتەکانی عەمایل خان و بنەماڵەی بارزانی بیتن. کابرایەک هەبوو کە سەرپەرشتی ئەسپەکانی دەکرد، سیهادیش مەسوولی ئەوی بوو. ناوی عاجی ڕەحمان عاجی ئۆمەرانی بوو. جا کە شەڕی ناوەخۆ دەست پێ دەکا، سیهاد لە سەرپەرشتی ماین و ئەسپ و شتەکانی بنەماڵەی بارزانیەوە دەیکەنە بەرپرسی تۆپخانەی. هەموو ئەوانەی کە لە شەڕی ناوەخۆ ژیابن ئەوانیان بەبیر دێ کاتێککە پارتی تۆپەکانی لە هەولێردا بە دەگمان بە شوێنێک دەکات کە مەقەڕیەکێتی بیتن. هەمووی لە ناو ماڵان لە ماکتاب لەو شوێنانێ لەبەرچێ لەبەرەوەی سیادی کردبووە بەرپرسی تۆپخانەی. ئێستا سیاتەر بەرپرسی تۆپخانەیە. ئێستا سیهات هاوڕێیان دوو کوڕی هێنایەتە پێش، جامی و جوودی. جامی و جوودی ئەو دوو کوڕەکانی سیاتن. جامی ئەو کوڕێ زیاتر عەزی لە مەسەلەی عەسکەریە. نوکتەی زۆر خۆشیە ناو بارزانیەکان کاتی خۆی کاگمەچی جێڕایە لە بۆمان. وتی هەتا ئێستا جامی نەزمەکی هەیە،
یعنی ملازمە دەرێن وەرە با پلەت بەرزکردنەوە لەبەرەوەی نەزمەکەی ئەوەندە پێ جوانە دەرعەزم دێنێ ببتە دوو نەزمە هەر نەزمەک بەسە ئیتر ببین چ عەقڵیەتەکە جا تەماشای ئەو ڤیدیۆی بکەن بینیتان هاوڕێن ئاوە لە سەدە بابەیە چەند بەخۆشی وەرزانی دنیا هەموو ئیوە جەنوکتەکە لێرە دەست پێ دەکا و جامیە ئێستا لە عاجی ئۆمەرە بەرپرسی زێرەڤانیە لە منتیقی عاجی ئۆمەرانەوە لایە سێتەرەی دانایە هاوڕێ سێتەرەی دانایە هەر بار هەڵگرێک دێتن بەدەر لە یاسا و ڕێسا و ئەوانی دیکە کە دزیەک فزیەشی دەکەن عیلەشی شەرعی لۆ دەبینەوە عیلەتی یاسایی لۆ دەبینەوە بەڵام ئەو ئەسڵ نەکنی ئەو شانە مەوزوع نییە سێتەرەکی دانە هەر سیارە گوێن دەدادێ 15,000 خۆی لێ وەردەگری و بە خێکسەر چاو وەسڵ مەسڵ هیچ نییە هەر ئەو هەیە بە کوردەکەی خۆمە هەر بە عەنتەری پاریان لێ وەردەگری و خەلاص بڕەوە بەبێ هیچ قانونێکیەوی جا هاوڕێیان کابرایەک هەیە ناوی مەحموود بێتێلە بەڕێوەبەری گومرجی عاجی ئۆمەرانە دەستە لای جامی دەرێ ئەوەیە تو دادنایە ناقانونیە هیچ یاسا و ڕێسایەکی نییە کو دەبێت شتی وا دابنی بە شایەری ئەو خەڵکەی لەوێن دەربوو کە ئێستامە نامانەوێت ناوەکان برێ دوو شەقی لێ دەدا پێشی دەرێت جارەچکە نێوێرە سێسا جوونیشی پێتدا ئەوە خەڵکەی لەوێن دەرمو هەموو شایەری ئەو قسەینە لێ دەدا و کابرا ئەو مەحموود بێتێلە ناوێری شکایەتشی لێ بکە منەی ببینە جامی چ پاڵەوانەکە ئیتر هەر خۆش بیکە ئەگزامی کوڕی دووەمی سیهادی کەوە وێنەکەیتی ناوی جودیە هاوڕێیان جودی ئێستا لەبەرەوەی هیچ پرۆژەکیان نەبووە بیدەنێ شتێکیان داکتێ بەس خۆی پێوە خەریکە سەدی گۆمەسپانیان داکتێ هاوڕێیان سەدی گۆمەسپان ئاوە لە وێنەی هێوا لە تەنیشتمێ دەرێ لەژێر چاودێری سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانی قسە قۆڕانە دەست بە کاروباری سەدی بێخمە دەکەی ببینن هاوڕێیان کوڕی سیهادی ناوی جودیە سەدی بێخمەیان دایتەوە دەستی ئیتر تێبگەن هاوڕێیان هاتنە پێشی کەسی دووەمی بنەماڵی بارزانی وەکو وتمان لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن نییە مەسعود بارزانی لە کاتی خۆی نەدەوێرە کەس بینتە پێش بەڵام ئێستا لەبەرەوەی هیچ نمایە پارتی بێشەرم بۆ لە هەموو خەڵکێکی شەرم لە کادیرەکانی خۆی ناکە لە حیزبەکان ناکە هەست دەکە ئۆپۆزیسیۆن نییە پەرلەمانێکی کارانیە بە کەیف خۆی خەڵک دێنتە پێش کەسی دووەم ناوی مازنە کە تازە سەیری ناو گریزی دەرینەیە بوویتە بەرپرسی جێبەجێکاری کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم کە کوڕی سیروان بارزانیە مازن لە ڤیدیۆیەکیدا ئاوا قسە دەکاتن بەخێر هاتنی هەمووتان دەکەم زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان ئەمڕۆکە لەم کۆنفرانسەی تەکنۆلۆژیدا کە کۆڕەک تیلیکۆم دەستی پێکرد لە ساڵی 2000ەوە دەستی پێکرد وەکو کۆمپانیایەکی بچووک لە کاتێکی زۆر سەخدا کە هەرێمی کوردستان و عێراق لەژێر ئەبلۆقەیەکی ئابووریدا بوون و لەبەر ئەوەیە کە کۆڕەک تیلیکۆم بڕوای باوە هەیە کە کوردستان لەسەر بنەمای ژێرخانێکی ئابووری بدا و دابمەزرێ بینیتان هاوڕێن ئەوە مازنە یەکەچکە نوێتر لەو نوێیانێک کە تازە سەریان ناو گریزی دەرینایە جا هاوڕێن پێم خۆشە باسی سیروان بکەین کاتی خۆی سیروان بارزانی هێزەکی هەبوو بە ناوی هێزی تۆفان یعنی سیروان بارزانی لە هێزی تۆفانەوە لە بۆ کۆڕەک تیلیکۆم کە دووەم گەورەترین سەرمایەی هەیە لە کوردستان
لە چێن دەرەوە هاتە چێن هێزی تۆفان چ بوو هاوڕێیان یعنی هەموو خەڵکی باڵەکایەتی دەزانن هێزی تۆفان ئیشان ڕاوەڕوو دزی چێردزین مانگا دزین تەرەکتەر دزین هەتا ڕۆژەشی کەسێک لە خەڵکی باڵەکایەتی دەستەکە مەسعود بارزانی دەرێتن برازایەکەی تو چێریمنی دزیە پێم خۆشە لۆمان بگەڕێن مەسعود بارزانیش وعدی پێ دەلۆی بگەڕن بەڵام ئێستاش چێری کابرای هەر نەگەڕاوە یعنی ئەوانە چێردز بوون لەوێندە ئەوجا هەموو دزیەکانیشیان بەو ناوای دەکرد دەیانگو ئەوە یەکێتی مڵک و ماڵی خەڵکی دزیە بەڵام خەڵکی باڵەکەتی هەموو دەیانزانی ینی نمونەی ئەو ئاجەم هیناوە کە نامەوێ ناوەکەی برێم خەڵکی باڵەکەتی هەموو دەیناسن ئەوە چوو شکایەتی لە مەسعود بارزانی کردو بەڵام نەیخوارد بەڵام ئێستا ببینن سیروان بارزانی لە چێ هاتە چێ هیچ قسە نەکرا ئەز ئێستا سیروان بارزانی کاکمازنی چیلۆقیت کردینەوە یاخوا عەمر درێژبی کاکمازن ئەوە دوو هاوڕێیان کەسی سێیەم کە کوڕی دلۆڤان بارزانی برای نێچیروان بارزانی و نەوەی مەلا مستەفایە کە دەکا کوڕی ئیدریسی کوڕی مەلا مستەفای نێچیروان بارزانی ئێستا هینای تێ پێش سەرپەرشتی کاروبارە بازر بەشێک لە کاروبارە بازرگانیەکانی دەکات زانیاری زۆر زیاتر لەسەر ئەو کوڕی نییە بەڵام لە داهات شتی زیاتر دەبینن لێ ئەوجا بابینە سەر کوڕی شای دزان کوڕی نێچیروان بارزانی هاوڕێیان کوڕی نێچیروان بارزانی ئیدریس ڕێکخراوی خێرخوازی کۆمپانیا ئیستیسمار نەفت دزی ئەوە هەموو ئەوانە زانکۆ هەموو ئەوانە کوڕی کاک نێچیروانی دەکاتن کە ناوی ئیدریسە عەمر درێژبی ئیدریسچە پارەی ما هەر لۆتو باشە ئەتو تەخشان و پەخشانی پێ بکەی و بدسی لە ژێرچایی ئەو دەسەڵاتە دز و گەندەڵی کە بابت داهێنەری دزەکانە یەکێکی تر هاوڕێیان لە ئەوانەی کە سەریان ناو گریزی دەرینایە لە بنەماڵی بارزانی کاکە ئاریانە کاکە ئاریان لەگەر ئەسپەکەی خەریکی کات بەسەربردنە و لە هەمویان زیاتر هاتە پێش و لە هەمووشیان زیاتر دەسەڵاتی هەیە و حیساب لە هیچ ئەوان کە ناکاتن ئاریانە ئاریان کوڕی مەسعود ئاریان مەنسوور مەسعود مەلا مستەفا بارزانی کوڕە گەورەی مەسعود بارزانیە لە ڕێگای باوکیەوە ئێستا خاوەنی 100 ملیۆن دۆلارە ڕێکخراوی خێرخوازی هەیە لە دەستگای بارزانیە ئەو سەرپەرشتی دەکا کۆمپانیا و بەرهێنانی هەیە لە بواری خانوبەرە نەخۆشخانە ڕێستۆران دەست بە سەداگەنجی سەویزار ئێستا سەبرە ئامادەی دەکەن بێتە پێش لۆی لە پاش مەسعود بارزانی ئەو دەسەڵات بگرتە دەست ئەوەش کاکە ئاریانی کەشتر لەوانی تر ببینن هاوڕێیان بنەماڵەی بارزانی چەند بەبێ شەرمی یەکێکە دەیانیتە پێش بە خەڵکیان دەناسێنی پارەیان دەخاتە بەردەستی خۆش دەژی کاچی کۆیلەش بە فری لە خەتە دێدیفاع لەوانە دەکە قسەی بەمەدەری کاچی کۆیلە وەڵڵا ئەمە لە بەرەتومانە ئەگەر نا وەڵڵا ئەمە لەوان خۆشتر دەژیمە های لایف دەژیم ئێم چمنەتم بەوەی بێم قسەی لەسەرەوان بکەم بەڵام دەبینم وڵاتەکەی من ئەوانە فەرهودیان کردیە کە ئەتوو بێ پارە و بێ ئیش و کارکرێن بێ قسە بەمەدەری ئیتر بەداخەوە باسی کوڕی مەنسوور بارزانی دەکەن یاسر مەنسوور مەسعود مەلا مستەفا بارزانی کە دەکەنەوەی سێمی بارزانیەکان ئەو پێشمەرگەیەی کە چاکەتەکەی باوی 63,000 دۆلاریە کاروباری نەفتی بەجێهێشتە پێشمەرگایەتی دەکات من لەسەر مەنسوور کوڕەکەی مەنسووری زیاتر قسە ناکەم راپۆرتەکەیە پێم خۆش ئەو راپۆرتەی ببینین لەبەرەوەی راپۆرتێکی زۆر نایە بە بزانن کوڕی مەنسووری چەند بە شانازیەوە لە گۆڤارێکی ئەمریکی بە پارە چ راپۆرتێکی نووسیە عەمر درێژبی کاکە یاسرجیە بەڕاستی کوردستان لە بۆنگۆیە هەر ئەنگۆ دزن باشە لەبەرەوەی نە ئۆپۆزیسیۆنمان هەیە نە دەسەڵاتمان هەیە وەرە هیچمان عیزبیشمان نییە مژی کاکە یاسر گوێ لەو راپۆرتە دەگرین
دواتر دەچینە سەر بەشی دووەم. چارەسەری قەیرانی بنزین لە دەستی چێدایە؟ یاسر مەنسوور بارزانی ئەو کەسەی وازی لە هەموو شێت هێنا تا لە پێناو وڵاتەکەی بجەنگێت. ڕەنگە بیستنیەم ڕستێت لا سیر بێت، بەڵام ئەمە مانشێتی یەکێک لا وێبسایتە هەواڵە ئەمریکەکانە دەربارەی یاسر مەنسوور بارزانی کە دەکاتە برازایی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت. لەو راپۆرتەی کە وێبسایتە ئەمریکەکە بڵاوی کردوتەوە، یاسر وەک جۆرێک لە منەتکردن دەڵێت من دەیان دەرفەتم هەبوو تاکو لە ئەمریکا بخوێنم و کار بکەم، بەڵام هاتنەوەم بۆ کوردستان هەڵبژار تاوەکو پێشمەرگەیەک لە دژی داعش بجەنگم. ئەو لە ساڵی 2007دا دوای ئیشکردن لەگەڵ باوکی کە فەرماندەی لەشکری تایبەتی گوڵان و لەشکری یەکی بارزانە پۆستێکی باڵین لە ناو دژە تیرۆری پارتی پێدەدرێت. دووبارەی دەکاتەوە دەڵێت من دەیان دەرفەتی باشم لە ئەمریکا هەبووە بۆ کار و بۆ خوێندن، بەڵام بڕگارمدا بێمەوە بم بە پێشمەرگەی کوردستان چونکە لە بنەماڵەکەمانەوە وا فێر بووین لا بەرەکانی پێشەوەی جەنگ بین. سەرڕای ئەوەی خۆی وەک پێشمەرگەیەک دەناسێنێت، بەڵام قورسا باوەڕ بەوە بکەیت پێشمەرگەیەک بتوانێت چاکەتێکی زستانە بە نرخی 6300 دۆلار بکڕێت. لە راپۆرتەکەدا جگەلەوەی یاسر وەک ڕەمزێکی تێکۆشانی کورد باس کردووە. باسی ئەوەش دەکات کە ئەو بازرگانێکی سەرکەوتوشە خاوەنی پاڵاوگەی لانازا کە یەکێکە لە گەورەترین پاڵاوگەکانی نەوتی کوردستان و عێراق، هەروە خاوەنی کۆمپانیای سکوریتی بلاک وۆڵپە کە هاوبەشی ئەمریکەکانە و لە هەرێم و تەواوی عێراق کار دەکات. ساڵی 2020 کۆمپانیای دێڵتا کرێسنت ویستی ببێتە نێوەندگیر بۆ ڕێکەوتن لە نێوان حکوومەتی هەرێم و ڕۆژئاوا بۆ فرۆشتنی نەوتی ڕۆژئاوا لە ڕێگەی هەرێمەوە، بەڵام یاسر مەنسوور بارزانی ئامادە بوو تەنها 19 دۆلار بدات بە بەرمیلێک نەوتی ڕۆژئاوا بۆی خراپی جۆرەکەی و داوای 170 دەهاتەکەشی دەکرد. هەرچەندە ئەو کاتە بەو شێوازە نەگەشتە ئەنجام، بەڵام دواتر بە دەستکاریەکی کەم ڕێکەوتنەکە جێبەجێکرا. لە ئێستا چارەسەری کێشەی بنزین لە کوردستان لە دەستی ئەو پاڵاو. بابەتی دووەم ماوڕیان کە بابەتی گفتوگۆی ئەو ڕۆمانە، ئەویش بابەتە خەتەرەکیە لەسەر تاک بە تاچی خەڵکی کوردستان. یعنی لە مانجی ڕابردوو لە مانجی 6دا پرۆژە یاسای نەوت و گاز لە پەرلەمانی کوردستان تێپەڕێنرا بە پێی پرۆژە یاسایەکە کە من لێرە بە کورتی باسی دەکەم. ئەگەر دەتانەوێت زیاتر لەسەر پرۆژە یاسایەکە و چۆنێتی پرۆژە یاسایەکە و وردەکاری زیاتر ببیستن، لینکێک لە کۆمێندا دەنێم، دەتوانن لەوێن دەر وردەکاری زیاتر بەدەست بێنن. بەڵام بۆی بینەر زۆر مولیل نەبی لە کاتی قسەکردندا، هەر بە کورتی یعنی گرنگترین خاڵەکانی پرۆژە یاسایەکەی بریتێلەوەی بە پێی پرۆژە یاسایەکە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆردی نەوت و گازی هەرێمی کوردستان لە 5 کەس پێکاتی. بە پێی پرۆژە یاسایەکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە مەسرور بارزانیە، جێگرەکەی کە یەکێتی حکوومەت تاڵەبانیە، وەزیری دارایی کە گۆڕانە، وەزیری سامانە سروشتەکان کە پارتیە و لەگەڵ وەزیری پلاندانان کە یەکێتیە. یعنی دوو یەکێتی، دوو پارتی، یەک گۆڕان. بەڵام خەتەرەکە لێرە دەست پێ دەکات، بێدەنجەکەش لێرە دەست پێ دەکات. خەتەرەکە ئەوەیە لە 15/6 لە ئەنجومەنی وەزیران بەیانێک دەرچووە کە مەسرور بارزانی دەری کردیە، باسی دەرچوانی پرۆژە یاساکەی دەکات و کەسێکی تر ئیزافە دەکەت لە بۆ ناو بۆردی نەوت و گازی هەرێمی کوردستان کە ئەویش سکرتێری ئەنجومەنی وەزیرانە کە پارتیە. یعنی بەو شێوازە ئێستا بۆ 3 پارتی، دوو یەکێتی، یەک گۆڕان. ئەگەر دەنگەکان هاوتا بوو یعنی لە خاڵێکدا، ئەو کاتە پارتی بە تەنها 3 دەبی و یەکێتی و گۆڕان ئەگەر ڕێچکەون 3 دەبیت. بەڵام لێرە دووبارە خاڵەشکە هەیە. خەتەرەکە ئەوەیە دەرێ هەر کاتێک دەنگەکان یەکسان بوون، دەنجی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە پارتیە یەکلاکەرەوە. بە کورتەکەی هاوڕێ پارتی ئێستا بووە خاوەنی نەوت و گازی کوردستان، ینی هەر بڕیارێک لەسەر نەوت دەرهێنان، فرۆشتن، دەرهێن فرۆشتنی چێ فەرهودکردن، ئەوجە بە تانکەروی، ئەوجە بە بۆڕی بیتن بدرێتن، ئەگەر پارتی ڕازی نەبیتن ناکرێت.
و ئەگەر پارتیش هەرچی بێتن دەکرێتن. سێ دەنجی هەیە، دەنجی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش دوو دەنگە، یعنی پارتی یەکێتی و گۆڕان هەرچی بکەن دمبگ لێ بدەن هەرچی بکەن هیچ ناخوە. ئەوەی پارتی دەیەوێ ئەوە ئەزە خەتەرەکە ئەوەی هاوڕێیان، ینی هەتا ئێستا پارتی نەیتوانی بوو ئەو پرۆژە یاسایە لە بەژەوەندی خۆی دەربسوێنی، بەڵام ئێستا ئۆپۆزیسیۆنێکی ساختە، کۆمەڵک پەرلەمانتاری ساختەچی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دادەنێ لە ماوەی داهاتوو نزیکی دەبینن کە حیزب دروست دەکەن، ئەوانە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن. سیرکەن هاوڕێیان لە خاڵ یەکەم باسمان کرد، تەمەشاکە شاسوار خۆی بە ئۆپۆزیسیۆن دادنێ، شاسوار ئەفەندی وێرای لەسەر نەوەی سێەمی بنەماڵە نوقەی بکەیت نایکەی، وێرای لەسەر نەوت و غاز نوقە بکەی نایکەی، لەبەر چ نایکەی؟ لە بەرەوەی پێت ناکرێت، لە بەرەوەی دەستی دووی. هاوڕێیان هەر لێرە دەمێ ئەوە بڵێم تا قادر چەند ڕۆژە تەلەفۆن لە بۆ شاسوای دەکە ناوێرە جوابی بداتەوە. ئەگەر بوێری تێ جوابی کا قادری دۆ مەبەستم لێرە چی هاوڕێیان، ینی ئێستا ڕەنگە کۆمەڵە خەڵک تێبگا ئەوە بیر بکاتەوە برێن ئەگەر نەوەی نوێ نەبایە چ دەبوو؟ هەر ئەوە ئۆپۆزیسیۆنە. وەرە نەبوونی نەوەی نوێ، ینی نەوەی نوێ هە زۆر باشە لە بۆ پارتی وێچێتی. لەبەر چ باشە؟ ئێستا نەوت و گازی تێپەڕان لە دنیای دەرەوە دەرێ ئۆپۆزیسیۆنمان هەیە، ئۆپۆزیسیۆنی چ ساختە هیچ قسە ناکرێ، ئیتر لەو لایە دێتەوە دوو تەنکەرە ئاوی لە ئەو لای دەبا هەندێک نەفتی دەفرۆشی، خوا دەزانین ئەو پارەیەش کو هاتیە. هەر ئەوەشمان لە بیر نەچی لەسەر ئۆپۆزیسیۆنی ساختە، هەر ئەو ئۆپۆزیسیۆنی ساختە بوو ماوەک بەر لە ئێستا جێگیری سەرۆکی حکومەت کە یەکێتی یەکە لە عیزبە گەندەڵەکانی کوردستان دۆسیە چاویلاندی لۆ قەپات کرد. ئەرە کەس پرسی خێرە دۆسیە چاویلان بە ئەمری جێگی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بۆ شاسواری قەپات دەکرێت. نەن ئینسانی وشیار دەبی تێبگە ئەوانە ئۆپۆزیسیۆن نین، ئەوانە بەشەکن لە دەسەڵاتێکی ساختە و سبوخچی ئەو دەسەڵاتینە. ئێستا ڕەنگە کۆمەڵە خەڵک کە هیوایان بەنەوەی نوێ هەڵچنیوە بڵێن کاکە تو لۆ ڕەخنە لەنەوەی نوێ دەکری، ئەگەر نەوەی نوێ نەبات چ دەبوو؟ یعنی هاوڕێیان دەبی ئەنگۆ تێ بکەن لەوەی. ئەمە هیچ ئیشکالێکمان لەگەر نەوەی نوێ نییە، لەگەر خەڵکە جوانەکەی ناونەوەی نوێش نییە، بەڵام وەڵڵە گوناعە هیوا لەسەر هێزەکی ساختەچی و کە سەرۆکەکی ساختەچی هەڵبچنن. بڕوایان پێمەکەن ئەگەر ڕاست دەکەن لێی بپرسن لەسەر خەتەرترین شت لە خیلالی ئەو کابینەی دروستکرایە لە پاش خەتەری دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان کە مەسەلەی نەوت و گازە وێرای چاق قسە بکە ناوێری. لەبەر چ ناوێری؟ لەبەرەوەی ئیوەی نییە بوێری ئەو قسانە بکە، لی دەدەن کلچی دەبڕن کلک. دوو هاوڕێیان ینی کۆمەڵک پەرلەمانتارمانێ هەموو ڕۆژ دەیان بینین دێن لەسەر کۆمەڵک بابەت قسەی دەکەن. یعنی ئێستا هەر لەو تەنیشتەم هەیە ئەوە وێنە هەیە ببین ئەو قسەی عەلی ئەحمەد ساڵحیە. لۆی لێرە باسی عەلی ئەحمەد ساڵحی دەکەم لەبەرەوەی بەتەمای حیزب دروستکە لە ماوەی داهاتوو حیزب دروست دەکە و لیستی دەبی. ئەوجا لە ئێستاوە بڕوای پێمەکەم بچم بە دوویکەون ها، لە ئێستاوە پێتان دەرێت. تەمەشا بکەم زانە چ دەرێت لە دوو وەختی جیاواز، دوو قسە لە دوو وەختی جیاواز لەسەر مەسەلەی نەوت و گاز. هەمومان عەلی ئەحمەد ساڵح دەناسین کە هاوڕێی نزیکیشمان بووە. عەلی ئەحمەد ساڵح کابرایەکە بە کوردەواری خۆمان دەرێ زۆر بە هەڵا هۆریایە. ئەری باشە لێتان پرسی عەلی ئەحمەد ساڵح لەسەر خەتەرترین شت لەو خولەی پەرلەمان کە مەسەلەی نەوت و گازە وێرای قسەی بکەی یان وێرای بە جددی پێ لەسەر پێداگیری بکەی؟ پێم مەڵێن چار پۆستی کردیە و نەیکردیە. ئایا لە پەرلەمان توانیتان هەڵای لۆ دروستکەن؟ ئەوە هەر ئەنگۆنە ئەگەر مەبەستان بیتن شتێک نەڕواتن دنیای لەسەر تێدەگەین، بەڵام لۆ نەتان هێشت، لۆ هێشتان ئەو یاسایە بڕوە. یعنی ئەوانە هەموو پرسیارن هاوڕێیان، حەز دەکەم ئەنگۆ بە خۆتان جواب بدەنەوە بزانن عەلی ئەحمەد ساڵح شاسوار نارێمنەوەی نوێ شاسوار سنە. ئەو پرسیارانە لە خۆتان بکەنەوە ئایا ئەنگۆ لەبەر چ بەکاردێنین، لەبەر چ لە بەرامبەر ئەو پرۆژە یاسایە خەتەرەی بێدەنگ. خاڵی کۆتایی ئەوەیە هاوڕێیان
کە من دەمەوێت هە لە ناو ئەو بابەتەی قسەی لەسەر بکەم هاوڕێیان وەکو لە بەشی یەکەم باسمان کرد بێدەنجی ئۆپۆزیسیۆنی ساختە بێدەنجی گۆڕان بێدەنجی یەکێتی بێدەنجینەوەی نوێ وای کردیە هەموو حیزبەکان ببنە بنەماڵە وەرە ئێستا لۆتان دەژمێرم کۆمەڵی ئیسلامی ببنە ماڵەکرێ لەوتێ هەیە مامۆستا عەلی باپیر لەگە ڕێزم لەوەی هەر سەرۆکە هەر ئەمیرە ئەجە جارێک دەبتە سەرۆک جارێک دەبتە ئەمیر جارێک دەبتە ڕێبەر حیزبەکەی عامەی عاجی مەحموود ئێستا ئەوەشی تێپەڕان لە بنە ماڵەیی بیتن نەوەکانشی منداڵەکانشی نەیە هەمووی کردە مەکتەب سیاسی ئەوە گۆڕان بینیمان بەداخەوە 10 ساڵ لە تەمەنی خۆمان لە پێناو خزمەتی گۆڕان تێهەردان شار بە دەرکردن وڵات جێهێشتن هەمووی لەسەر گۆڕان تووشمان بوو ئێستا گۆڕان بۆ ببنە ماڵە یعنی معقولە لەسەر ماندیبوونی خەڵکی گۆڕان خواست کوڕەکانی نۆشێرەوە مستەفای ملیاردێر بن ئەوە نەوەی نوێیە نەوەی نوێش هەر بە بنە ماڵەی کرایە ئەوە شاسوار خوشکەکەی خۆی نایە برایەکەی کردە بەرپرسی ئاشتەکێ لە ناونەوەی نوێ هاوڕێیان کە خەڵک زۆر هەستی پێ ناکە بەرپرسی ئیستیسماراتی یعنی ناو پارتی مەکتەب ئیستیسمارات هەیە ئێستا جاران هەبوو ئێستا نەمایە هەم بوویتە کۆمپانیای فران و فرانی ئێستا لە ناو نوێی نوێ شتەکێ بە شاراوەیە کێ پێ دەنێت ئیستیسمارات لە ناو کوردستانە لە دەرەوەی کوردستان کە برایەکە شاسواری سەرپەرشتی دەکەم هەموو پێداویستەکان و بەدەستهێنانی بۆندەکانیش لە ڕێگای شاسوارونەوەی نوێ لۆی دەکرێت ئەوە شاسواریژنەوەی نوێ ئێستا پارتی دەزانی هەموو حیزبەکان سەریان شۆڕە نە ئۆپۆزیسیۆن هەیە ئۆپۆزیسیۆنێکی ساختە هەیە کە ئەو هەر حیسابی چلە پوشە شیلۆ ناکە ئێستا نەک بە پرۆژە یاسایەکەی داناکەسی وەک لە خاڵی یەکەم باسمان کرد نەوەی سێەمی مەلا مستەفای ئێستا دەسەڵاتیوە ئامادە دەکرێن لە بۆ دەسەڵات یعنی پێشتر باسی ئەومان کرد بوو جیاوازی دەسەڵات لە نێو بنەماڵەی بارزانی سێ قۆناغە قۆناغی شێخ عەبدولسەلام جیاواز قۆناغی شێخ ئەحمەدی بارزانی زۆر جیاوازتر کە هەمومان دەبی شانازی بۆ قۆناغیەوە بکەین کە قۆناغی شێخ ئەحمەدی بارزانیە اینجا قۆناغی مەلا مستەفا ڕێبازی بارزانی هە لە قۆناغی مەلا مستەفایە ببینن لە مەلا مستەفایەوە ئێستا هاتا نەوەی سێمی ئەوجە لە دزی لە گەندەڵی لە تیرۆ لە فەرهود هەرچی ناوی لێدەنەی ئەوە لە ژێر دەسەڵاتی ڕێبازی بارزانی کە خۆی لە مەلا مستەفا و ئەولادەکانی ئێستانەوەکانیشی هاتە سەر ئەگە جاران بایە سەردەمی گۆڕانی 2009 بایە پارتی نەدەوێرە ئەویشێ بکە بەڵام لۆ ئێستا دەوێری بیکە بەرەوەی ئۆپۆزیسیۆنێکی ساختە هەیە کۆمەڵە خەڵکەنە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن کە ساختە چینە لە داهاتوو هەموو حیزب دروست دەکەن و بە لست دەستنە ناو ئینتیخاباتی ئەوەی وای کردیە پارتی ئێستا حیساب لە بۆ هیچیان ناڕە بە ڕسمیش بە پێی پرۆژە یاسایە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بوو بە خاوانی هەموو ئەو شتانەی کە لە بن عادی کوردستانە لە داهاتوو بە ئیسراحات دەیکە ئەو جەبایەکێتی دمبگ لێ بدەبرێ ناڕازی مەغاڵ نافرۆشن بە قانون پێی دەفرۆشن ناتوانانی چی بکە ئەوە نەبوو ماوە پێش ئێستا پاڤڵ خۆی گفت کرد بۆ ئەوهانیە تووشی قالبی ئەوها قیتقیت بوو بۆوە دەیگۆ ڕێگا نادەین بە هیچ نەوعەک باز لە گازی هەرێمی کوردستان هەر ئەو پاڤڵەیە ملی شۆڕ کرد لە ڕێق و بادیۆ لە ئەنجومەنی وەزیران کە چێتیشی تێدا ئەگە گۆڕانیشی تێدا هەمووی خۆیان شۆڕ کرد وایان کرد کەسی شەشەم لە بۆ ئەنجومەنی نەوت و گازی دروست بکرێت کە پارتی هەر بۆ شێواز پارتیان کردەکە لەگا هەوڕای من زیاتر کاتتان ناگەم تەنامە بەستم بوو ئەو بابەتە کە بەڕاستی بەداخەوە هیچ کەسێک باسی نەکردیە نە ئۆپۆزیسیۆن نە دەستگا ڕاگەیان نەکەن خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن قسەیانەگە جگە لە چەند کەسێک کە تاکوتوک قسەیان لەسەر کردیە و نە دەستگاکانی ڕاگەیان دنیش زۆر بە بێدەنجی تێپەڕی و زۆر خەتەرتر لە یاسای تیرۆر کە پارتی چەند ساڵێک پێش ئێستا لە پەرلەمان تەزدیقی کرد ببینن بەرهەمی یاسای تیرۆر لە هەرێمی کوردستان شێروانیوان باجەکەیاندا لە داهاتوش دەبینن
بەرهەمی ئەو پرۆژە یاسایی کە بەبێ دەنجی تێپەڕی هەر هەمووتان بازی دەدەن. وێ من زیاتر کاتتان ناگرم کاتەکی خۆش ماڵاوە.